دێمە سەر بڕگەیەکی تر کە زەروری بوو ئیشارەتی پێ بدەم لەبەرەوەی یەکێک لە وەڵامدانەوەکانی من وا دیار و چەند پرسیارێکی دروست کرد بوو لەلای عەزیزانێکی خۆمان و کەسێکی کەشکەویست بووی نانی پێوە خوایە خۆی پێوە بادا بڵاوی کردبەوە لەو برا ئەشکەوتیانە هەرچەنەوەم ئەزانی کە ئەو لە دەرکی ئەشکەوتەکە دانیشتۆ بەڵام وا دیارەویش هەر بووە بە ئەشکەوتی و زۆری پێخۆشەکە شتێکی ئاوە باس کراوە. قسەکە لەسەر ئەوەیە کە من کردومە کە حرەسیاتی بار مۆڵ ئوتێل ئەو شوێنانە حەزەکەم ئەمە چەند ڕوونکردنەوە چەند نقطەیەک لەسەر ئەمە بدەم جێی خۆشیەتی باسی لێوە بکەم کە زیاتر لەبەر چاومان بێ بۆچی عولەماکان بە شێوەیەکی گشتی ڕاجێ ئەبن لە فتوواکان جاری وا هەیە دە فتووا لەسەر یەک مۆزوعی دیاریکراو هەیە بە پێش شوێنەکانە گۆڕێن. ئەمەی کە منیش باسم لێوە کردووە پرسیاری یەکەم من دوو جارم جواب داوەتەوە ئەوی لە زیهن مایە. جاری یەکەم لی پرسیوم ئایا ئەگەر من لە کۆمپانیایەک حرەسیات دەگرم ئەگەر بمکەن بە حرەسی ئوتێلێک کە لە ناوە فەسادی تیا و خراپەکاری تایە تیا ئەکرێ زینای تیاکرێت لیواڵی تیاکرە شەرابی تیاخرێتەوە ئەوانە یان لە بارێکە حرەسی لەوێ کە نایڵ خەڵکیی تر بڕاتە ژوور و یاگەر شەڕیان کرد لێکیان جا بکەم و ئایا ئیشەکەی من حەڵاڵەیان من پرسیارەکەوا تێگەیشتم کە کابرا لە ئەوروپای و لێمە پرسێت و بۆیە وەڵامەکەشم بە وەڵامی فتوای مەجلسی ئیسلامی ئەوروپی دایەوە کە بەڵێ ئیشەکەی تۆ کرێکاریکردنەکە ئیشەکەی تۆ پاسەوانێتی کردنەکەی حەقت بەسەر ئەوانەی ناوەی نابێ وآيتي وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان كعلماء عربستاني السعودية زورتلين أوان هناويانتو لسر أوي كأم إيش حرام وناشي أما بالتأكيد لأولادي جوكوه أوانا ناشي وأو علماء برزانيك لمجلس إسلامي أوروبي فتوان لسر أو داوة ياهي سايقك ياهي كركاري ترك أيكا همي علاقي بسر خدي إيشك وهي خدي إيشك خوي إشكالك لسر حرسياتك نية چونك تو حرسيات وظيفك تويا ڕێگا بە مە نەدەی بڕوە ڕێگا بەویترە ڕۆی ئەدێ بڕوە بۆ کوێ ئەڕۆن هەروەکو یەکوان تۆ پۆلیسی سەرجادەی خۆ ئەو ماڵانەی کە تۆ پۆلیسیان حرەسیاتیان لێگری هەمان شێوان کوفری تیاکرێ شەرابی تیاخورێتەوە زینای تیاکرێ لیواڵی تیاکرێ باری تیا ئەنواع مشکال بەڵام تۆ حراسەتی سەرجادەکە لەسەر مەجلسی ئیسلامی ئەوروپی کە فتواکەیان لەسەر ئەم نقطەیەداوە ئەڵێ لەسەر خودی ئیشەکە ئشکالێک لەسەری نییە. ئەمە وەڵامی یەکەم جارمە کە داومەتەوە لەسەری. وەڵامی دووەم کە گومانم واو لە سلەیمانیەوە کابرا لێمە پرسێ ئەڵێ ئەگەر من حرەسیاتی مۆڵ بگرم حرەسیاتی ئیتر ئوتێلێک بگرم لە ئوتێلەکەیە ئەوژواڵە لە ئوتێلەکەیە زینای لێکرێ نێربازی لێکرێ هەتی بە شەرابی لێ خورێتەوە خراپەکاری یان هی باڕێکە هەی شوێنێکە لە وەڵامی ئەمانە پێ ئەڵێم حرامە ئیشەکەی تۆش لەبەرەوە بەشداری لەو ئیشەکە حراست و ئەمنیەتێکت بۆ پاراست. ئەمە وەڵامی گومانی خۆم ئەوەیە کە کابرا لە سلێمانیەوە لێمە پرسە چکە ئەو مەجای ئیشکردنی تری زۆرتر هەیە و فتوایەکی مەجلسی ئیسلامی ئەوروپی بۆ ئەوەم نەبردوێتەوە و فتوای عولەمای مسلمانی کوردستانی شم لەسەر ئەو تەطبیق کردوێتەوە کە ئەڵێ حرامە خۆشم ئەوەی عولەمانی تر کە فەرمویانە وتومە حرامە. جاری وا هەیە برانی بەڕێزم عەزیزانی من بۆی نەکەوینە ئەو ئیشکالیاتانەوە مفتی ئەبێ زۆر دیت بەرفراوان بێ هەر ئەوەندە نییە دەقەکە تێبگە ئەبێ دەقەکە زۆر باش تێبگە ئەبێ بە پێی تێگەشتنی سەلەف لە سەحابە و تابعین و عولەما دوای من هیچ جۆرە ڕەئیەک هیچ جۆرە فتوایەکیش لە خۆمە قەت نەمداوە هەر وەختێکیش بمهێنیتەوە سەر فتواکە لە کوێوە ئەمەتیانە لانی کەم لە چەند عولەمایەکی پێشتر و قسەیان لەسەر کردووە چونکە من مفتی نیم من نەقلی فتواکە ئەەکەمەوە بۆیە ئەبینی جاری وایە یەکێک لێ پرسن ئەڵێ من حرەسی بەردەرگای ئوتێلێکم ئوتێلەکە لە ناو شارایە لە ناو زینا شەراب ئەم شتانەی لێکرێ ئەم پرسیارە لە شێخ محەممەد ساڵح مونەجد پرسیار کراوە خی پەروەردگار ئازادی کە کە سووریە و ئێستا لە زیندانی تاغوتانی سعودیایە یەکێکی تر لێیە پرسێ ئەڵێ من حراسەتی ئوتێلم پێدراوە لە القرى السياحية لجندي قشتياري جندي سياحي بويا كم يانا فرمي جائزة بيكي بو دوم يانا فرمي نابي بيكي جند سياحيك على الأرجح جندك بو فساد وفجور دروس كراو زنا شراب قمار خرابة كاريكاني ترلوية كرين
بەڵام ئەو ئوتێلەی شار هەرخۆی محەممەد ساڵح منەجد جواب بداتوەڵە ئەو ئوتێلەی شار على الأرجح بۆ میواندارێتی ئەو کەسانە ناکرێت کە خانویان نیە شوێنیان نییە دێن لە ئوتێلە مێنەوە شوێنی ئیسراحەتیانە دوایە ڕۆنە بۆ ئیش و کاری خوان و شەو دێنەوە بۆ ئوتێل و دوای بەجێ دێڵن بەڵام هەر لەوێشا فەساد و فجوورەکە ئەکرێ حراسەتی ئەمیان بەجائیز ئەزانێ حراسەتی ئەویان بەجائیز نازانێ مفتیەکە هەریەکە شوێنەکە ئیشەکە هەریەک حرەسیاتە بەڵام شوێنەکان فەرقی کردو سایقی تەکسیەکەش هەروەهایە کابرایەک سایقی تەکسیە هەر مەجلسی ئیسلامی ئەوروپیەڵێ تۆ مەسئول نیت لەوەی نەفەرەکەی هەڵت گرتووە سندوقە شەرابی پێ یا تۆش بۆی هەڵەگرێ خەیتە سندوقەکەەوە چونکە تۆ لە ضمنی واجباتی تۆ ئەوەیە کە ئەبێ جانتای کابرا هەڵگری بخەیتە سندوقەکەەوە کە دابەزی بۆی داگری سندوقە شەرابەکە وەکو جانتاکەت وایە ناچیتە ریزی وەحامیلوها ئەو کەسەی کە لەعنەتی خەمرەکەی بەرکەوتووە هەشت پۆلن یەکێک لەوانە هەڵگری سندوقی شەرابەکەی ئەو سندوقی شەرابە ئەوەیە کە لە بەرهەمهێنانیە لە کاتی ترێکەوە هەتا ئەگاتە کاتێک کە بووە بە بوتڵێک و ئەخورێتەوە ئەمە بەشدارە بنتیایە ئەو علاقەی بەسەر سایق تەکسیەکەەوە نامێنێتەوە بە پێڕەئی مەجلسی ئیسلامی ئەوروپی کە عولەمای بەڕێزیتیان هەروەها ئەو ڕەیانەی تر کە ئەیان دەنجاری وا هەیە ظاهری دەقێک ئەخوێنرێتەوە ئەمە لە کۆنەوە مەدرسەی ئیمامی مالک ظاهری دەقەکەی وەرگرتو مەدرسەی ئیمامی ئەبوو حەنیفە کە پێشتر بۆ ئیمامی ئەبوو حەنیفە 150 هیجری کۆچی دوایی کردو ئیمام مالک 164 هیجری کۆچی دوایی کردو لەو بینەشە ئیمامی شافعی 150 هیجری لەدایک بۆ یعنی یەکەم ئیمامی ئەبوو حەنیفە دووهەم مالیکە سێهەم شافعیە کە تەلەبەی ئیمامی مالکیش بووە مامۆستای ئەحمەد بن حەمبەلیش ئەبینی لێرە اختلافێک لە نێوانیانە ئەوانەی مەدرسەی دەقن مدرسەی ئیمامی مالک لە تەلەبە سەحابە کوڕە سەحابەکانەوە وەریگرتوون ظاهری حەدیسەکە وەرەگرن سەلەفیەکان ئێستا لەسەر ئەم ظاهری حەدیسە ئەڕۆن وەکو حەدیسی ڕەسم گرتنەکان زۆر بە دەگمەن عولەمای سعودیە ئەبینی فتوا لەسەر وێنە بدا یەکی وەکو بن باز ڕەحمەتی خوای لێبێ ئاخر شت ئەی فەرموو تیاوەستاوم ئەویش ئایا دەرسەکانت تەسجیل بکەینیانە یا دەرسی عالمەکانی تر تەسجیل بکەینیانە فەرمووی بەدەنگ تەسجیلی بکەن بەڵام بە ڕەسم من تیاوەستاوە هەروەها کاتی خۆی بوو کە لێیان پرسی بۆ وێنەگرتنی ئەفغان فەرمووی ئەگەر بەبێ وێنە نەقڵ بکرێوتیان ئاخر وێنە وەکو ئەوە نییە وێنەیە کە نەقڵێکی ئاسەواری زۆرتری و کاریگەریتری هەیە فەرمووی تەوەقفم تیا کردو ئەشێ تەمەنە مەژێکێک لە هەڵوێستی مفتی ئەو عولەمایانەی ئیمامی مالک لا ئیمامی مالک و مەزهەبی ئیمامی مالک و هەروەها ئەوانەی کە لەسەر ڕێی ئەو مەدرسەی ظاهری حەدیسەکەن ظاهری دەقەکە ئەوە وەرەگرن ئیمامی ئەبوو حەنیفە و ئیمامی شافعی و مەزهەبەکانی تر ئەگەڕن و بۆ شتێک پێوترێ علەت الحەدیث یا علەت ورود الحەدیث سەبەبی هاتنی حەدیسەکە چییە لێرە ئەفەرمێ ئەشەد الناس عذابا يوم القيامة المصورون کەلیمەی تەسویرەکەیان هێناوە کە ظاهری ئەم ڕەسم گرتنا ناگرێتەوە بەدەست کێشاوێتی بە کامیرەیە مۆبایلێتی هی تەلەڤیزیۆنیە هی هەر شتێکی تر هەیکەلە ڕسمی درومانە هەرچی شتێکی تر کە هەیە و تویانە حرامە ئەمانی تر جمهوری پێشەوایانی تر فەرموویانە هیچ یەکێک لەو سەبەبانەی تیانێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام منعی تەسویرەکەی کردووە لەبەرەو دوو سەبەبە یەکەمیان نەپەرسترێ خاوەن ڕسمەکە دووهەم شانازی نەکا بەوە کە خەڵقی کردووە کە خوای پەروەردگار خەڵقی کردو ئێلەمانە هیچیان نییە بۆیە ئیختیلافەکەت لێرە لە دەقەکە دروست بووە دەقەکە ظاهری دەقەکەی ئەمیان وەریگرتووە عیلەتی حەدیسەکە کە هاتووە ئەمیان وەریگرتووە خودی ظاهری حەدیسەکە جاری وایە لە نێوانی ئیمامی شافعی ئیمامی ئەبوو حەنیفەیە اختیلاف لە خودی لەفزەکە هەیە لەبەر لەفزەکە معنای جیاوازە وەکو قوڕوء ثلاثة قوڕوء لە مەزهەبی ئیمامی شافعی شتێکە لە مەزهەبی ئیمامی ئەبوو حەنیفە شتێکی ترە علاقەیان هەیە بەسەر سووڕی مانگانەکە خۆی یا پاکبوونەوەکە کامیان نەگەیەنێ لەبەر هەرێکێک لە مەزهەبەکان لە خودی کەلیمەکەشە جیاوازیان تێکەوتووە هەروەکو لە وشەی مزابنەیە اختلافیان تێکەوتووە زۆرە لەم بابەتەوە طبعاً ئەوە لە کتێبی ئوسولی فقه زۆرتر ساغەکرێت لەبەر ئەشێ اختلافەکان لەسەر خودی واتاکانی دەقەکەش بێ یەکێکی تر لەو سەبەبانە ئەوەیە کە ئەم دەقە لە لای ئیمامی ئەبوو حەنیفە ڕۆشن نەبووە بەڵێ ئەو لە سولەیمانی کوڕی حەمادەوە وەریگرتووە ئەویش لە ئیبن مەسعودەوە وەریگرتووە بەڵام ئەم حەدیسەی کە نافع لە ئیبن عومەرەوە ڕیوایەتی کردووە نەگەیشتووە بە ئیمامی ئەبوو حەنیفە یا پێی گەیشتووە بەلایەوە زەعیف بووە
لەبەرەوەری نەگرتووە. بۆیە ناشێتەوە بڵێ ئەوەی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەفزەکەمەوە لەبەر حەدیسی تیانی ئەوەی ئیمامی ئەحمەد بن حەمبەل وەرەگرمەوە لەبەر خۆی 700,000 حەدیسی لەبەر بووە. ئەوە فەرقێکە دیسان سابت بوونی. بۆیە ئیمامی بن تەیمیە ڕەحمەتی خوای لەبێ لە کوڕاسێکی زۆر بچوو بەڵام زۆر بە قیمەت کە ناوی ڕەفع المەلام عن الأئمة الأعلام ئەمانە هەمووی باسەکاتەوە کە بۆچی ئەو اختلافاتانە دروستە بێت. اختلافاتێکی تر جاری وا هەیە لە زەمەنایە. لە زەمەنی سەحابەیە شتێک ڕووی داوە، ئەم زەمەنە پێوترە نازیلە، شتێکی نوێ لە چاو ئەوە ئەبێ حکمی نازیلەکە شتە تازەکە قیاس بکەینەوە لەسەر شتێکی کۆن. ئیمامی بن تەیمیە ڕەحمەتی خوای لەبێ لە مجەلەدی 28 لاپەڕە 505 فتاوای کوبرا قیاسی قتالی تەتار ئەکاتەوە بە قتالی ئەهلی ڕدە. ئەنجا دوو قاعدەیەک دێنە فەرمی ئەبێ احتیمالات کرە سەر دوو ڕسەی جوان. یەکەمە فەرمە معرفة أحوالهم وحكم الله في أمثالهم. کە تۆ قیاسی شتێکەکەی تۆ لەسەر شتێکی تر بۆی قیاسەکە صحیح بێ ئەبێ ئەوجوهی شەبەه لە نێوانیانە هەبێ. ئەم عولەما بەڕێزانە کە ئەم فتوایانە دەرەکەن و کە منیش نەقڵم کردوون ئەشێ جاری وایە ئاوا اختلافەکان بە سەبەبی زەمەنە، بە سەبەبی شوێنە، بە سەبەبی حاڵەتەکانە. جاری وا هەیە مفتیەک هەر یەک مفتی لە یەک حادیسە کە ظاهرە نەیبینین یەک حادیسەیە بەڵام ئەو ئەزانێ فەرقێکیان لە نێوانیانە هەیە. بۆیە زۆر مەسائل هەیە، زۆر وردەکارانەیە ئەو مفتیە بە ڕێزانە وەریەگرنەوە. یەکێکی وەکو من لە محەممەد ساڵح منەجدی وەرەگرم. جاری واشێ هەر لە منەجد ئەو کەسێک کە شارەزایەتی و ئەچێ سەیرەکە ئەڵێ من ئەم فتوایم لە بن عثەیمینەوە وەرگرتووە. بن عثەیمین هەم عالمە محەدیثە ڕەحمەتی خوای لێ بەوە محەققە زیاد لە ئەلبانیش لەبەرەوە شارەزای فقهەکەش و توێژینەوەشی لەسەری هەیە. ئێمە لەم سەردەمەیە شەوکانی صدیق حەسەن خان بن عثەیمین ئەم سێ محەققی گەورن کە توێژینەوان لەسەر مەزاهیبەکان هەیە، لەسەر دەلیلەکان هەیە، تەرجیح بە دەلیلەکانە دەن. جاری وایە من لە شێخ منەجدم وەرگرتووە، شێخ منەجد خۆی لە بن عثەیمینی وەرگرتووە. یعنی هیچمان ئێمە هەر ناقڵ فتواکەین ئێمە ئەم دوانە جار من هەر بە دوایەوانە ڕۆیشتم و نەقڵم کردوێتەوە. بۆیە عەزیزانی من ئەنجا فتوا دەرکردنەکەش وەڵامەکانی منیش من جاری وایە وەڵامەکەەوە ئەدەمەوەکو پرسیارێکی شەرعیە ئەمە دەلیلەکەیەتی، جاری وایە دەلیلەکەش باسەکەمەوە، جاری وایە باسی ناکەمەوە چونکە علاقەی هەیە بۆ نمونە بەسەر قەسر و جەمعەوە. من خۆم کتێبم لەسەر قەسر و جەمعەکە نووسیوە 90 دلیل 90 ڕەئی بە دەلیلەکانی و مناقەشەی هەموویم کردووە و پاشان هاتوومەتە سەری. کتێبەکە چاپەکرێ بە حەول و قووەتی خوا بڵاوەکرێتەوە. من نایەمە تەفاسیلی ئەمە باسکەمەوە، کاتیشم نییە ئێستا بە نووسین داینێم بڵاوی بکەمەوە. بۆیە ڕەئی خۆمی لەسەر ئەدەم و دلیلە گەگەرهێنام و یا دلیلش نهێنمەوە جاروێڵە من ڕێی من ئەمەیە تەرجیح بەلامە ئەم نقطێ، چونکە من پێشتر نووسی و مەتەرجیحەکەم بۆیە پێداوەتەوە لەوێ لەسەر خشلی زێڕە، لەسەر قەسر و جەمعە، لەسەر هێنانەوەی ئاوی خۆیەتی، خۆڕەحەتکردنیەتی، لەسەر فڵان، لەسەر زۆر لەمانە کە پێیانەڵی توێژینەوە تەرجیحات. ئەمەش جاری وا هەیە من بەم سیفەتە جواب بدەمەوە، جاری واشێ بە سیفەتی ئامۆژگارێک جواب بدەمەوە. سیاغەی پرسیارەکە کە دێتە بەردەستی من وا لێمە پرسێ مامۆستا تۆ ڕەئی چییە لەم مەسئلەیە؟ من ئەمێ نەسیحەتی خۆی بکەم، جاری وا هەیە قسەی خۆم داخەڵەکەم وەکو مامی خۆی، وەکو ئامۆژگارێک، وەکو مەلایەک، وەکو داعیەک نەسیحەتیانەکەمەوە لە ژنهێنانە، لە ماڵ پێکەوەنانە، لە ئیسراف نەکردنە، لە فڵان شتە. جاری وایە قسەکان ئاوا تێکەڵ یەکە بنەوە. بۆیە ناشێ بەڕاستی خۆی وەکو ئەو عولەما بەڕێزانەش فەرموویانە. ئەمەش دیسان لە ابن عثەیمینەوە نەقڵەکەمەوە کە باسییان لێ پرسیوەتەوە کە ئەڵێن ئەی باشە ئەگەر هاتوو ڕەیەکان جیاواز بوون لە نێوانی مفتیەکانە کە وەڵامیان داوەتەوە، ئەوە شتێکی طبیعیە، چونکە ئێ بۆ نمونە شێخ سەقەر ڕەحمەتی خوای لێ بێ مفتی ئەزهەرە، عولەمایانێکی پێشتر کە هەر عولەمای ئەوێ بوون و هی ئەزهەرین، یوسف قەرزاوی خوای پەروەردگار بیپارێزێ، شێخ سەلمان العودە خوای گەورە ئازادی کە، شێخ ناصر العومەر، محەممەد صالح منەجد، بن عثەیمین، بن باز، ئەلبانی، فڵان فیسار، زۆر لەم عولەما بەڕێزانەی کە ئێمە لیانەوە وەرەگرینەوە ڕەئیەکانیان جیاوازە دەربارەی دەقەکە، تێگەیشتن لە دەقەکە، سەلماندنی دەقەکە. جاری وا هەیەکێکیان وەکو من مەسەلەن بەس لە ئەلبانی وەرەگرم من. جاری وا هەیە مەوزوعێک هەیە کێشەیەکی پێحەلە بێ،
ئەلبانی بە زەعیفی داناوە، بەڵام ئیبن حەجەر و ترمذی و طەبەرانی و ئەوانە هەمووی محققن، فەرموودەوانن بەڵام محققیشن. ئیمامی نەوەوی فڵان فیسار هەمویان ئەمانە توێژینیوان لەسەر کردووە. ئیمامی حاکمی نەیسابووری و ترمذی فەرموویەتی، یا ئیمامی ذهبی فەرموویەتی حەدیسەکەی صحیحە. ئەم حەدیسە طبعا زۆر شازە، یعنی بە ئاحاد لەوانەیە لە 1000 حەدیسە من جارێک نەچوو بۆ لای غێری ئەلبانی. من لە ئەلبانی وەریەگرم و پێم وایە شارەزایەکی محەدیسێکی زۆر گەورەیە، تحقیقەکانی زۆر وردەکارانەیە، بەڵام هەر برای بە ڕێزی ژەناسم هەر لە کووردا ئەڵە وەڵام من تا بۆم بکرێ حەدیسی ئەلبانی وەرناگرم چکە متەساهیلە. خۆی تەبعی خۆی وایە، یا عیلمی زۆرترە لە هی من ناتوانم لەوە زیاتر. ئەوە چەلەیەکی جکەیەوە وەرەگرێ، ئیشکالێک لەمەیان نییە، بۆیە ئەشێ لەمە حەدیسان ڕاجێیەکە پیا ببێتەوە. ئەنجا ڕەئیەکان کە ئەیڵێن ئەمیان فتوایە کە مەسەڵەن من فتوای بن باز و بن عثێمینم پێ بەقوترە لە ئەلبانی، لە عەقیدەشە بن عثێمینیشم پێ مهمترە لە ئەلبانی، بەڵام جاری وهەیە هی هەردووچیشیان لە مەسەلەی حاکمیەتیان لە مەسەلەی حدودی کوفر و ئیمانە پێم وایە تەئسیراتی مرجعی لەسەر هەڵبەتە بن عثێمین کەمتر. شێخی ئەلبانی هەر وەکو مرجعی فقەها وایە. بۆیە ڕەئیەکان کاتە کە نەقلیەکەمەوە بۆ ئێوەی بەڕێز، من جاری وا هەیە لەبەر زۆری پرسیارەکان سریع نەقلیانەکەمەوە، بەڵام ملزەیم نابی تۆ پێوەی، تۆ ملزەم نابی پێوەی، مەرج نییە تۆ قسەکە لە من وەرگری، خاصەتەن لە قەزەیەکە کە اختلافی لەسەر. من شتێک کە بزانم بە شێوەیەکی گشتی ئەوەی علاقەی بە عەقیدەوە هەیە یا تونند و تیژترە بم، ئەوەی کە ئەحکامە کە نەرمونیانترە بم، ئیلا مەگەر دەقەکان تونند و تیژ بن لەسەری، وەکو ڕیبا ناکرێت یا تەساهولی تیا بکەینەوە. هەندێشتی تر هەیە علاقەی بە واقعەکەەوە هەیە، ئەو واقعی ئێستامان ئەوەی لە ئەوروپایە فەرقەکە لەگەڵەوەی کە لە کوردستانە. ئەنجا من بۆ زێڕەکە مەسەن وتومە 35 مسقاڵی هەبێ زەکاتی لێدا بۆ ئەو ئافرەتە کوردەی کە لە ڕۆژئاوایە، بۆ ئەو ئافرەتە کوردەی کە لە ڕۆژاوای لە غەرب، یعنی وڵاتانی غەرب یان لە کوردستان لە باشوورە، نەموتۆ بۆ ئافرەتێکی کورد کە لە ئێرانە. نازانم لێ عورفی ئەوێت چەند شتێکی عورفیە، لای ئێمە 35 مسقاڵیش عورف نەماوە، هەمووی زیاترە. وەکو خلیجیش مەسەن تۆ خلیجی حسابکەی شێخ بەسام ڕەحمەتی خوای لێبێ، ئەویش عینەن شت قیاسێکی داناوە، فەرمی لەمە زیاتر ئیترە بێ زەکاتی لێ بدات، چونکە معقولی هەموو یەکی 2-3 کیلۆیان هەیە. هەر ئافرەتێکی خلیجی بگری 4-5 کیلۆی ئاڵتون هەیە، ئەمە هەر بڵین زەکاتیان لێ ناکەوێ خشڵە. ئێو کاتە خەڵک پارەکەی هەمووەکە بە زێڕ و داهێنێ لە لای خۆی، زەکاتی مسلمانان ناڕوە، زەکاتی فەقیر و ژەر محرومە بنلی. بۆیە زۆر جار بەنانی بەڕێزی من نقطەکان کە نەقڵەکەم هیوادارم تایە بەرچاو ڕۆشن بن. بن عثێمین ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەو مەرجانەی کە پێویستە لە مفتیەکە هەبن دوانن. یەکەم علمی هەبێ، چونکە مفتیەکە وەڵامی خوای پەروەردگارە داتوە، یعنی دەقێک نەقلەکە حکمی خوای گەورەی حکمی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام، وەکو ابن القەیمیش کتێبەکەی ناوناوە ئیعلام الموقعین عن رب العالمین، یعنی مفتیەکە لە جیاتی خوای گەورە ئیمزاکە فتواکە ئەدا. یەکەمە بێ علمی بەوە هەبێ، دلیلی هەبێ، یان عەلە لەقەلێکێکی وەکو ئێمەمانان کە نەخوێنەوارێکی من بزانم ئیمامی نەوەوی وای فەرمووە لە شەرحی صەحیحی مسلم یا لە کتێبی ئەلمەجموع، بۆی کە تۆ پێم بڵێیتەوە یا خۆم بمەوێ بگەڕێمەوە سەری بزانم لەکوایە. ئەمە ئاخر کەمترین دەرەجەی مفتیە لە مەزابێکە کە بزانێ فتواکە ئەدا لەکوە ئەگەڕێتەوە سەری. بۆ نمونە لە مامۆستایانی شافعی مەذهب لە مەلایەکی کورد بپرسی، یەکسەر ئەزانێت لەکوە لە کتێبی مغنی ئەیدۆزێتەوە، یا لە مەجموع ئەیدۆزێتەوە، یا لە تحفەی ابن حەجەر ئەیدۆزێتەوە، یا لای سیوطی ئەیدۆزێتەوە، یا لای غەزالی ئەیدۆزێتەوە. مانە تەبەن هەموو لە ناو دائیرەی فقهی شافعیەکەیان. بەڵام ئەگەر ئەو تەرجیحی بە مەذاهیبیش ئەدا ئەیتوانی، ئەو کاتە ئەڵێ ئیمامی نەوەوی وای نەقڵ کرد خلافی ئیمامی شافعی، بەڵام ئەوە ڕەئی لەگەڵ مالیکیەکان گونجاوە، ئەو کاتە لەسەر الفقه على المذاهب الأربعة هرچنە بێت دلیل زۆر شت نەقڵەکە، بەڵام مامۆستایانی کورد ئەو کتێبیان کردووە بەسەر چاوەگەچە لەسەر چاوەکانەکە لەلایەنە. لەبەرەوە یەکەمە بێ علمی هەبێ. دووهەم عدالەتی هەر خۆی تعریفی کردووە و تعریفی کۆنەکانی پێشوە کە فەرمێ المستقیم في أحواله. مستقیم في أحواله يعني ئەوانەی ئەیڵێ ظاهرا لە خۆیان تەطبیق کرابێ، دنیا نەویستە، فاسق نییە، ئەنجا پیاوێکی دیندارە، ئەهلی تەقوایە، ڕاستگۆیە، وەرعە، لە ئەمانەتە ترسێ، لە قیامەتی خۆیە ترسێ، لە غەڵەتی خۆیە ترسێ کە بیکە، و هەروە
أما أنا طبعا فتوان لي ورجيلته انجا أفرمي وقتك مفتي كان اختلافيان تي أكويت شيبكين يكم أما هر ابن عثيمين فرمي يكم إذا كان المسلم عنده من العلم ما يستطيع به أن يقارن بين أقوال العلماء بالأدلة والترجيح بينها ومعرفة الأصح والأرجح وجب عليه ذلك. أجر أيزاني راوبوتشوني أم زاناني كفتوى كان دركردو أدلة كان بشتيان بيبستوا أي تواني ترجح بدليل يبداية كان لويتر بسنتر وبقوتر أو كاتا واجب لسري أمان ورقري كان فتوایان دلیلەکەی پێ بە قووەتە ئەوان وەرەگرێت ئەمە یەکە گرتوانی دوو هەمە گەرنەیتوانی. أما إذا كان المسلم ليس عنده من العلم ما يستطيع به ترجيح بين أقوال العلماء فهذا عليه أن يسأل أهل العلم الذين يوثق بعلمهم ودينهم ويعمل بما يفتونه به. أجر هاتو اختلافات لنواني دوم لا يدسكو دوم مفتي أدسكو بلان بروا لسيم ببرسيتو ما دام متماني لسر أوي أم رئيس سيمش بو خوي ترجيح بدليلي أوانا داتو چونك يشكلو رأيانا أداتو يان لو أنا برسيتو كزياتر متماني بعلمك إيه وبتدينك إيه سهم. فإذا اختلفت أقوالهم فإنه يتبع منهم الأوثق والأعلم. أجر اختلافي كوتنيواني سيت شواري كوا أو كات اعتماد كات السرق سي أو كسيان كزياتر جيمت مانيو زياتر شارزاي لو بواريها شارزاي كش كلام لو بواري تو اسك برسيارش اقتصادي لمن ببرسي هي معامله بازار وبورصه وانا لمن ببرسي ولهمان كاتب برسيار كل ما مساعلي قرض اخي كردو بو نمونه تواب لمني ما برسر لو برسيتو او بو خوي اعلم ترى چونك بوارك او شارزات لي لبرو دائما تعصبي خود بو خطي خود بو ملايك بو مذهبك بو حزبك واللينك امشتانا لبرچاو تموي بشوكاتو وابزاني ابك تيدي يشركت كرت بمعصوم سيري كيتو شاو بنو قينوكو مربدو هابري اما نابل الشرع بويا الليران رئيس همي او يك افرمي قررت وسر الاوثق والاعلم. شوارا من جاء افرمي ولا يجوز للمسلم ان ياخذ من اقوال العلماء ما يوافق هواه ولو خالف الدليل. ناشا كابراي مسلمان هرب الرواب برسيارك لمني كردو علم رباك حرام بو خانوي ورقري حرام لأوروبا بلا كردستان حرام باري بانك أروا ليشي چكا برسا سيان هرسي چوتيان حرام أروا ليشي چتنا برسيتو بوي بدوا يشكا أقرك بوي حلالك أوش طبعا جائزني بوي چونكوشن هواسيكي ونك دليل. بيانجم فرمي هر أو فرمي ومن الناس والعياذ بالله من يسأل عالما فإذا لم توافق فتواه هواه سأل آخر. كسيوا هيك سؤالك برسي والله ما كورقريتو بلام چونك لقل هواسي خوينا قنجي أروا ليشي تريشا برسيتو. ششم ما من عالم من العلماء إلا وله مسائل اجتهد فيها ولم يوفق إلى معرفة الصواب. هيج عالم اجنيك أو هم برسياري اللي بكري هم يهر صواب بوبن إلا حتما غلطي تاكردوا هيا نيبيكاو كنيبيكاو أو أجري خوي ورقرتوه چونك عذري هي لسر أويك الدليل كاني ترجيح بيدا وبون من لنواني مجلس إسلامي أوروبيا ولا نواني شيخ منجدة يا أواني العربستاني سعودي شو ممكن يكابر عربستاني سعودي بلا ولا لا بردمي أوتيلك يا لهولك مولك حرسبة اللي فساد وفجور كريتيايا طبعا الاشتواء تصوريناك للسعودية بلا ما لا أوروبا يشتكي طبيعية لا أوروبا أم إيشي كبردسية كيف إيشا كان أمايا چونکە یەکێک لە ئیشەکان تەنزیفاتەکە لە زمنیا پێڵەن ئەم بینایە پاکەرەوە کەچی سەیرەکە لە زمنی ئەم بینایە مرکزێکیان مرکزی لیواتەیە نەعوذ بالله. ئێمە لە وڵاتانی مسلمانە شتیوان ڕوونادا کابراش بەجێڵە خۆ نامرێ لە برسە بەڵام لە زمنە ئەم عەقدێکی کردووە لە عەقدەکە پاکردنەوەی ئەم بینایە بیناکە ئەمەیتیایە لەبەرەوە ئەو شتانێک کە لە ئەوروپا ڕوەدەن یان واقعی ئێسای کوردستانی بڵێن باشووری شتیوا سەیری هێناوەتە بەرهەم لە ڕۆژهەڵات مامەسانی ڕۆژهەڵات پێیان سەیرە خەڵکی لە کوردستان چۆن وای لێ هاتوو ئەمە پرسێ ژنان شتی وا پرسن پیاوان شتی وا پرسن یا مسلمان و ملتەزیمە شتی واکە ئەوانەی مامۆستاهانی ڕۆژهەڵات تیانە وەکو فارسە لە قۆچ دەرەکە لە سەرسوڕمانی لە مەیکە لە کوردستانە ڕوەدە. پاشان رحمتي خوالي بباز لما كون جاء حديثي في غمر إخوائنا عليه الصلاة والسلام كافرمي إذا حكم الحاكم فاجتهد ثم أصاب فله أجران. نقطة حوتمية فرمي فلا يجوز لمسلم أن يتتبع زلات العلماء وأخطاءهم فإنه بذلك يجتمع فيه الشر كله. أفرمي ناشب ومسلمان شوين هلي علماء كان بكيتو هروكو أمر برزي كوتمان أما كلا درجي أشكوتك يا أخوي لسويد دانشت وسبحان الله جا سيري كان
هاتووە من ئەو چەند فتوامدا خواشەی زانێ وەڵامە شەرعەکانی جاری ڕابردوو ساڵانی ڕابردوو حسابم کرد بەس بە وەرەقە کە لە لای خۆمە 7,000 جوابە. یعنی من پێش ئەم ڕەمەزانە 7,000 پێش ئەم ڕەمەزانی ڕابردووش 7,000 وەڵامی پرسیاری شەرعیم داوەتە 7,000 پرسیار. ئەم ساڵیش هەر ڕۆژەی وەڵامی بە معدل سیم دابێتەوە. ئێسەوە ئەگەینە 20 ڕەمەزانە کاتە 600 پرسیار. ئەگەر ئێستا 550 پرسیار بێ ئەم کابرایە هاتووە لە نێوانی ئەم 550ەیە لە سەتایەکیش حساب نەکردووە لە 1001 حساب بکە هاتووە ئەمەی حساب کردو ئەمەی هێناوەتە دەرەوە بێەوەی گوێ لە دووەمیان بگرێ. ئاخر چکە من ڕۆژی یەکەمیان وەڵامێکم دایە و کەوتم بۆ ئەوروپاژێ وەڵامی دووهەم بۆ کوردستان بوو ئێبایە گوێ لە هەردووچیان بگرێتەوە بە ئینسافیش وایەتیایە. بەڵام ئەو پێی جائزە سبحان الله تەئیدی کابرایەکی کردووە ئەڵێ بەیعەتی هەڵوەشاندوێتەوە قبیلەی شعێفات 700 کەسیان لێ کوشتن تەنزیمی دەولە 700 پیاو نێرینە لێیان کوشتن وتیان بەیعەتیان لەگەڵ ئەبوو بەکری بەغدادی هەڵوەشانێتەوە 700 پیاو لە کاتێکە سعدی کوڕی ئەبوو عوبادە بەیعەتی بە سەیدنا ئەبوو بەکری سدیق نەدا کە خیاری ئومەتەکەیە کەسیش نەیوو دەیکوژین. ئەمە برا ئەمە ڕەفتار و سیرە و ڕەویەی حەجاجی کوڕی یوسوفی تەقەفیە. تۆ 700 پیاو بەجائز بزانی بیکوژی لە بەرەوەی بەیعەتیان هەڵوەشانێتەوە. با بجارە هەر 650 ناگەیان لە بەیعەتەکە هەر نییە 680 ناگەی لە بەیعەتەکە نییە 20 کەس نهاتون بۆ بەیعەتدا 10 کەس بەیعەتی داوە بەڵام چۆن ئەشێ 690 کەسی تر هەمووی ملی بپەڕێنرێ هەمووی نێرینن وەکو حسابی جوولەکەیان بۆ بکرێ. تەئیدی ئەم حاڵەتە ئەکا کەچی ئەمەی منی بە شتێکی ئەوەندە گەورە کردووە پۆستی لەسەر کردو بڵاوی کردووە هەرچەندم خۆم نەمبینیوە بەڵام خەڵکیی زۆر جوابیان بۆ ناردنەوە لەسەر کاک بیلال فتاح کە لە سوید دانیشە خۆشی تەئیدی و حاڵەتاناکە. بهر حاڵەمەی کە ابن عثيمين رحمة خوای لێ بێ فەرمێ فلا يجوز لمسلم أن يتتبع زلات العلماء وأخطاءهم فإنه بذلك يجتمع فيه الشر كله. ولهذا قال العلماء من تتبع ما اختلف فيه العلماء وأخذ بالرخص من أقاويلهم تزندق. فەرمێناشێ بۆ ئینسانی مسلمان شوێن هەڵە و پەڵەکانی زانەکان بکەوە کە تیایە بە هەڵەدا چوونیانیان پێکاو لە فتوەکانیانە بڵێن چونکە لەو حاڵەتەیە هەموو خراپەکاریەکان کۆ ئەکاتۆ لە نەفسی خۆیە. بۆیە عولەماکانیش فەرمویانە هەر کەسێک ئاوا شوێن ئەو عولەمانە بکەوێ تووشی زەندەقە ئەبێت. طبعاً ئەو قسەکەی لە ئیمام ابن قەیم نەقل کردو والله تعالى أعلم کە لە کتێبی ئیغاثەة اللهفانە باسی کردو تۆ جارێک کەشم ئیشارەت پێدایە خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ و دڵمان سینەشمان زۆر فراوان بێ بەرامبەر بە یەکتری چونکە شتێکی طبیعیشە ئێمە ئێستا کە مەرجعیەتێکی فقیمان نییە مەرجعیەتێکی تەوجیهمان نییە اختلافمان زۆرتر تێکەوێ ئێمە عادەتە نەگەڕین و بە شوێن ئەو عولەما بەڕێزانەیە کە وا تەسەورەکەین علمیان لە خۆمان زیاترە دلیلی شەرعی بەکاردێنەوە گەڕینەوە سەر ئەو و فتوەکانی ئەوانیش نەقڵەکەینەوە ئەگەر پێکابوومان ئەوە دیارە فەزلەکە ئەگەڕێت و بەخوای گەورە ئەوەلەن و ئەخیرن پاشان بۆ عولەما بەڕێزانە کە ئێمە لێمانەوە وەرگرتو هیچ بۆ من هیچ شتێکی تیانی ئیلاوەنە نەبێ نەقڵم کردو بۆی ئەم خۆشکە بەڕێزای ئەم برا بەڕێزای ئەم کەسە بەرچاوڕوون بێ لە ئەحکامی شەریعەتەکەی خۆیان و ئەشتوانێت لە خەڵکی تریش بپرسێتەوە چونکە ڕەئی هیچ کەسێک غەیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ملزم ناکە ناشتوانی هەتا قیامەت ڕەئی ئیمامی شافعی وەرگری چ جای هەرمان ڕەئی ئیمام سەعد عەبدولکەریم مدەڕیس پێوەی پابند بی تا قیامەت 1000 حەدیث لە دەزەچێ عەلە الأقل ناشێ هەر بە مەزهەبی ئیمامی ئەحمەدەوە پابند بیت و واز لەوانی تر بێنی چونکە بالنەتیجە حتمە نەکەویتە ئەوەی کە وازت لە معسووم هێناوە عەلەیهی سەڵات وسەلام کەوتوتە لای غير معصوم أوج ناشخ خوای گەورە فەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بە تێمانگەێنە لە دینەکە بەرچاو ڕۆشنمانکە قورئان بکاتە نووری دڵمان خوای گەورە یارمەتی دەرمان بێ و کارەکانمان بۆ خۆی بسڵحێنێن نیەتمان پاک کاتەوە بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.